دوای ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان توانی سەرکەوتن لە دوای سەرکەوتن لە محوەرەکانی شەردست بە تیرۆریستانی بەناو دەوڵەتی ئیسلامی داعش و بە تایبەتی ڕزگارکردنی هەزارەها کیلۆمەتری چوارگۆشە لە دەڤەرەکانی زومار و شنگال و چیای شنگال بۆ ئەم مەبەستە کوردستانیان لە ناو و دەرەوەی وڵات هەر کەسەوە بە شێوەی جیاواز خۆشحاڵی خۆیان بەم بۆنەوە دەردەبڕی. لە شاری ئۆسلۆی پایتەختی وڵاتی نەروێژ و بە سەرپەرشتی گروپی پشتگیری لەسەر بەخۆی کوردستان و لە کەش و هەوایەکی سارد و لە ڕۆژێکی پشوودا لە سەنتراڵی شار ئاهەنگی سەرکەوتنی هێزی پێشمەرگەیان ساز کرد. سەرەتا بەسرودی نەتەوەی ئەیرەقیب 2 دەقیقەیەک وەستان دەستیان پێکرد و دواتر بە چەندین وتار و پەخشان کە لەلایەن لێژنەی ئامادەکاری خوێنرایەوە لە وتەکانیان ئاماژەیان بە ڕۆڵی پێشمەرگەی کوردستان کرد کە ئێستا نەبەردی و تێکۆشان لە بەرەکانی جەنگدا دەنوێنن. هەر لە میانەدا و بە هەڵپەرچێ و بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان و وێڕایوتنەوەی سرودی شۆڕەجێری و هەڵواسینی دروشمی سربەخۆیی بۆ کوردستان ڕێوڕەسمەکە بەردەوامی هەبوو. کوردستانیانی دانیشتووی ئەم وڵاتە بە تعبیرکردن بۆ سەرکەوتنەکانی کوردستان و بە تایبەتی هێزەکانی پێشمەرگا ئەوەیان سەلمان کە هەردەم کورد و کوردستانیان لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن ئەوە جەستیان لەگەڵ یەکتردایە. ئێمە ڕەوەندی کوردی لێرە کە پێکهاتووین لە چەند چالەکوانێکی سیاسی و چالاکوانی مەدەنی چالەکوانی لە بوارەکانی مافی مرۆڤ هەمومان ئەمڕۆ لە ژێرناوی کۆمیتەی سەربەخۆ بەخۆشی ئازادکردنی بز بە بستی خاکەکانی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە لە چواردەوری شنگاڵن دەستی پێکردووە بە بیر و باوەڕی هێزی پۆڵاینی پێشمەرگە لەبەر ئەو سەرکەوتنەی کە هێزی پۆڵاینی پێشمەرگە بەدەستێنەوە. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە خۆش و شادیە گەڕنەوە ڕەوەندی کوردی بەڵام لە ژێرناوی کۆمیتەی سەربەخۆ کە هەستاین بە سەزانی ئەم خۆشیە بە بۆنەی ئەو بیر و باوەڕە پۆڵاینەوە ئەو هێزە بە توانای پێشمەرگە ئەنجامەداوە. سەرکەوتنە شنگالێ ئەو سەرکەوتنش بۆ هەموو کوردستانی نەبوو بۆنی شنگالێ یان بۆنی برایمەی ئێزیری ئەوە سەرکەوتن بۆ هەر چار پارچەی کوردستانی گۆ ئیرۆ کوردستان ئازاد بێ ژڤێ قەوەتا ڕەشی گۆهاتیە ناوێ جهێ کووردا بهێڤیا گۆژنێزیک سەرکەوتنە کۆبانێ بێژی. ئەڤریکا ڕۆژێکە گەلێکە خۆشە سەرکەفتیە ژیانەمەدا ئەم پیرۆز باید هەمی پێشمەرگەی بکەین بۆ سەرکەوتنە شنگالێ ئەڤریکا جەژنەوەی زیۆ بوو بوونە 2 جەژن دەفمە هیڤیا سەرکەوتنە هەمی پارچەت کوردستانی هەر 4 پارچە بکەین بژیت کورد و کوردستان. ئەم دڵخۆشن بۆ ڕزگاریە شنگالێ هەر بژیت کورد و کوردستان. بژیت کوردی بژیت پێشمەرگە. شیانی باسە لە ماوەی ڕابردوودە و لەو کاتانەی هێرشی تیرۆریستانی دەوڵەتی بەناو ئیسلامی و کە ناسراو بە داعشە بۆ سەر کوردستان دەستی پێکردو بۆ ئەم مەبەستە کوردستانیانی دانیشتووی ئەوروپا و بە تایبەت وڵاتی نەروێژ دەستیان بە جموجۆڵی سیاسی و میلی کردووە بۆ زیاتر ناساندنی کوردستان بەدەرە و هەروەها ناسانی کار و کردەوە و درڕندایەتی گروپی تیرۆریستی داعش. یونس حەمەد، کوردستان تیڤی، ئۆسلۆ.